خودان شێخ ئەحمەد بۆچی لە مەلا مستەفا تووڕە بوو؟ بۆچی دەیوت نابێت پەیوەندی بە بارزانیەکانەوە بمێنێت؟ زرار سلێمان بەک لە کتێبی بیرەوەریەکانمدا دەڵێت لە نووسینگەی سوپا ڕئیس عیزەت عەبدولعەزیز ئاگاداری کردمەوە کە بەیانی زوو ئامادە بین دەچین بۆ پێشوازی پێشەوا قازی محەممەد. هەمومان بە ئۆتۆمبیلێک ڕۆیشتین، لە شوێنێک وەستاین هەمووی باخ و باخات بوو، باخەکان هەموو ڕەز و باخی بەردار بوون. ئەو شوێنە لە نزیک شاری ئازەرشەهر بوو. لەوێ پیاوەکان بڵاوەیان لێ کرد و دووسێ پاسەوانی مەلا مستەفا ڕۆشنە ناو یەکێک لە باخە بەردارەکان. ڕئیس عیزەت پێیوتن مەڕۆنە ناو باخەکانەوە عەیبە، ئەوە ماڵی خەڵکە. یەکێک لە پاسەوانەکان گەڕایەوە و زۆر بە بێڕێزیەوە قسەی ناشرینی پێوت و شکاندی. ئەو پیاوە مەزنە زۆر بەو کارە شکایەوە. دواتر لە شایی کوڕی سەید ئەحمەد هەمووان کۆبوونەوە. لەوێ هەندێک لە نەوبەتدارەکانی مەلا مستەفا بە ناخۆشی خۆیان کرد بە ماڵی سەید ئەحمەددا و دواتر کە گەڕانەوە دیار بوو کە سەید ئەحمەد زۆر بە هیلاک برابوو و زۆر ئازاریاندا بوو و مەلا مستەفاش زۆر بەتوندی لەگەڵ ڕئیس عیزەت قسەی کرد. دیار بوو هەر لەسەر بابەتی چوونە ناو باخەکە بوو کە بە پاسەوانەکانی وتبوو مەچنە ناو باخەکانەوە عەیبەیە. دواتر هاوڕێیان لەسەر لێدانی سەید ئەحمەد زۆر نیگەران بوون و هەمویان ناڕازی بوون لەسەر ئەو شێوازی مامەڵەکردنە. ئەو کات محەممەد قودسی بە منی وت وریا بە و وەک ئێمە نەکەویتە دوای کڵاوی بابردوو. دواتر تێگەیشتم کە ئەو مەبەستی ئەوەیە نەبمە بەشێک لە دەستەکەی بارزانی، چونکە ئەوان زۆر بەڕوونی باسییان لە نیازی خراپی دەستەکەی بارزانی دەکرد دەربارەی کۆماری کوردستان و خودی قازی محەممەدیش. بەیانیەک لە مەهابات فەقێ حەسەن پێیوتم باش بوو هاتی، وا دەڕۆینە ماڵی خودان، واتە ماڵی شێخ ئەحمەد برا گەورەی مەلا مستەفا. منیش وتم بۆچی چی بووە؟ ئەویش وتی بۆ نەتزانیوە خودان لە مەلا مستەفا و ئەسعەد خۆشەوی تووڕەیە و دەڵێت ئەوان نابێت هیچ پەیوەندیەکیان بە بارزانیەکانەوە بمێنێت لەبەر ئەوەی زوڵم لە خەڵکی هەژار و کەم دەرامەت دەکەن. مەلا مستەفاش لە برا گەورەکەی دەترسا، بۆیە باوکم و محەممەد ئاغای مێرگەسۆری و شێخ ئەحمەدی حەقیەکانی هێنابوو لەگەڵ خۆیدا بۆ ئەوەی لێخۆشبوونی بۆ وەربگرن. ئێمە بەڕێ دەکەوتین. ئەو کات مەلا مستەفا هاتە ژوورەوە جلوبەرگی جەنەراڵی لەبەردا بوو. لەوێ لە مەهاباتەوە کەوتینە ڕێ. کاتێک نزیک بووینەوە لە ورمێ لە ڕێگەی گشتی لاماندا پێشەوەی بگەینە ماڵی شێخ ئەحمەد. مەلا مستەفا لە شوێنێک لایدا کە کۆمەڵێک ماڵە بارزانی لێبوو. پۆشاکی جەنەراڵیەکەی داکەند و دەستێک جلی کوردی کردەبەری، چونکە نەیدەویست شێخ ئەحمەد بەو جلانەوە بیبینێت. کە گەشتینە ئەوێ جەنابی شێخ بە خێرهاتنێکی گەرمی لە سلێمان بەک و شێخی حەقیقان کرد. دوای ئەوە دەستکرا بەو باسی کە بۆی چوو بوون و شێخ ئەحمەد بە خاتری ئەوان ڕازی بوو کە لێیان خۆش ببێت، بەڵام بەو مەرجەی کە ئەو زوڵم و ناحەقیەی کە لەو میلەتە دەکرێت بوەستێت و دووبارە نەبێتەوە. ئەوەی جێگەی سەرنج بوو لەو هەموو ماوەیە مەلا مستەفا دەنگی لێوە دەرنەچوو و یەک شتی نەوت وەک بڵێیت کە هەر لەوێ نییە و نەهاتووە.